لێبێ کۆمەڵگەی بارز هەڵدەستێت بە ئەنجامدانی گەشتێک لە قەزای شەقلاوە گەشتەکەی ئەوڕۆمان خۆی لە چەندین چالاکی جۆراوجۆر دەبینێتەوە. سڵاو لێبێ مەریەم، ڕاچیە لەسەر گەشتەکەی ئەوڕۆمان بۆ قەزای شەقلاوە؟ پێشێکی سوپاسی کۆمەڵگای بارز دەکەم کەەوە ئەمڕۆ گەشتێکی بۆمان ڕێکخستووە لە قەزای شەقلاوە کەوا زۆر دڵخۆشین لەگەڵ هاوڕێ مامۆستاکانمان هاتین بۆ ئێرە. سپاس بە هەموو شتێک. سڵاو لارە کوی ڕاچیە لەسەر گەشتەکەی ئەوڕۆمان لە بۆ شەقلاوە؟ First of all, I would like to thank the teachers and the Bada School staff for bringing us to the school trip at Shaklawa. So far, it's been really fun, and it's the first school trip of the year for high school students. And it's a really good enjoyment of the day for like us Bada students. And so far, it's been really fun. And I would like to thank the school. ئێستاش لە پاش ناخواردنی ژەمی نیمەڕوان لەگەڵ قوتابیانی بەشی ئامادەی کوڕان گەشتێک ئەنجامەدەین بۆ سەر چیە سەرکەوتن بەسەر چیە ئەوەی جێگەی باسە ئەوەیەکەوە ئەمە ڕۆژی دووەمە لە گەشتەکەمان ڕۆژێک تایبەت بە کچان بووە ئەمە ڕۆژی دووەمە تایبەت بە بەشی کوڕان. بەڕێزان ئاگادار من چەند ڕێنمایەک لە بۆ گەشتەکەی ئێستامان. یەکەم شت چێ نەخۆشی درێژخایانەیە بە تایبەتی نەخۆشی دڵ چێ هەیتی ئێستا پێمان بڵێ چووکە مەترسی هەیە ئەمە دەچینە سەرەوە لەوانەیە هیلاک بی کۆمەڵە گاڕازی لە بۆ دروست دەبی کەسمان نییە ئەلحەمدولیلا. بەڕێزان لە گەشتەکە تا دەڕۆین و دەینەوە ئەمەوەکو ئیدارە بەخۆم لەگەر دەبم مامۆستایانیش لەگەڵن هەمومان پێکەوە دەڕۆین و پێکەوەش دەگەڕێنەوە. تکاتان لێ دەکەم ئەنگۆ هەموو کوڕی باشن هەمووتان خۆشەویستی ئێمەنا هیچ سوعبەتێک دەستگەمەیەک پاڵپێوەنانێک نابی هەبی. باشە بەڕێزان لە هاتنە خوارەوەی سەرە و لێژە دەبی بە هێواشی بە وریایەوە بێ خوارێ تااقەت نما لە هەر شوێنێک ڕابوەستێ. باشە هەر قوتابیەک حەز ناکەیە ئارەزوو ناکە دەتوانین لێرە ببینێتەوە مامۆستا لەگەری دەبی و چاودێری دەکەم. باشە ئێستا هەمومان پێکەوە فەرمون با بەسەرکەوین. قوتابیان و مامۆستایان گەشتێکیان ئەنجامدا بۆ سەرکەوتن بەسەر چیە ئێستاش کاتی وەرزشە بێکەوە وەرزشێکی خۆش ئەنجام بدەن. لێرەدا هاتیینە کۆتایی گەشتەکەی ئەوڕۆمان ئێستاش قوتابیان و مامۆستایان وێنەیەکی یادگاری دەگرن بە هیوای ئەوەی کەوا گەشتەکەیان بەدڵ بێ. بارز!